لە ڕێوە ئۆتۆمبیلی تایبەتەوە سەرجەم شار و شارۆچکەکانی ئیسرائیل دەگەڕێن و هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن و کار بۆ کۆکردنەوەی سۆز و پشتیوانی بۆ ترەمپ دەکەین. هیواشمان وایە سۆزی زۆرینەی ئیسرائیلەکان بەدەستبێنین بۆ ئەوەی لە ڕێی لۆبیەکانەوە لە ئەمریکا پشتیوانی تاو بۆ سەرۆک ترەمپ کۆ بکەینەوە. پێویستە ئیسرائیلەکان و ڕاستیە بزانن کە هیچ کەسێک ناتوانێت لە پۆستی سەرۆکی ئەمریکاوە وەک دۆناڵد ترەمپ بەرژەوەندی و ئارامی و ئاسایشی ئیسرائیل بپارێزن. هەر بۆیە زۆر گرنگە ئیسرائیلەکان بە هەموو توانای مادی و معنەوی پشتیوانی ترەمپ بکەن لە هەڵبژاردنی سەرۆکایەتیەکەی ئەمریکادا.